میوانی شترمان کە میران شیروانە ڕاهێنەری یۆگایە ئەو باس لە ڕێگە سروشتیە ئاسانە کۆنەکانەکە بۆی کە واتان لێ بکە بە ئاسانی خەوتان لێ بکەوێ بەبێ بەکارهێنانی حەبوو دەرمان کە جەنابی دکتۆر فەرمووی بەکارهێنانی حەبوو دەرمان بۆ خەو باش نییە. ئێمە وەکو کەسانی کە یۆگاکەین و سواس بۆ ئەوی کە ئێستا لێرە لە کوردستان زۆر کەسە یۆگاکەن و خەوێکی زۆر تەندروست ئەخەوە، بەڵام پرسیارەکە ئەوەیە چۆن ئەوان چۆن ئەتوانن ئەو کەسانی کە یۆگاکەن چۆن ئەتوانن بە خەوێکی تەندروست بخەون. ئەمە لێرە هەروەکو چۆن ئەو کاتژمێری کە باڵین بەڕێزت باست کرد لە ئێمەش هەمان بابەت هەیە، بەڵام بە جۆرێکی تر بە جۆرێکی زیاتر ئێمە وەکو وزە سیریەکەین. هەروەک چۆن ئێمە ئینسان لە وزە پێک هاتووە، هەموو جەستە ئینسان ئەو کاتژمێری کە لە خانەکانە هەیەوە کە جۆ بیستی بووین بەڕێزت باست کرد لە ئێمەش هەیە، بەڵام بە شێوەیەشی تر. ئێمە چاکراکانمان هەیە، لەشی ئێمە کۆمەڵک چاکرەی زۆر هەیە و حەوت چاکرەی سەرەکیمان هەیە کە ئەمانە کاتژمێری خۆیان هەیە. ئەم چاکرایانە پەیوەندی تەواویان هەیە بۆ هۆرمۆنانەی کە پەیوەستن بەخەوەوە. بۆ ئەوی کە خەوێکی تەندروست بخەوی پێویستە تۆ هەناسەی تەندروستت هەبێ و جەستەیەکی ساغت هەبێ و مێشک و دەروونێکی ئارامت هەبێ. ئەم سێ خاڵە زۆر گرنگە بۆ لە یۆگای کێمە باسیەکەین. هەناسەی تەندروست ئێمە لە یۆگای پێوتین پرانایەمە کە کۆمەڵێک ڕاهێنانی تایبەتیمان هەیە، یەکێک لەوانە ڕاهێنانی نادی شودهانایە. ئێمە ئەو کەسانی کە کێشەی هەناسەدانیان هەیە یان کێشەی ئەوان هەیە کە بەباشی ناخەون، ئێمە ئەوان پێڵێن کە ڕاهێنانی نادی شودهانە بکەن. ڕاهێنانی نادی شودهانە بەم شێوەیە دەستڕاگرێ لە کونی لوتی لای چەپەوە هەناسە هەڵمشی و لە کونی لوتی لای ڕاستەوە هەناسە ئەدەیتەوە. بەم جۆرە ئەم ئاڵوگۆڕی هەناسەیەوە ئاکات کە تۆ ئۆکسسیجینێکی باشتر بچێ بۆ مێشک و دەروونێک و جەستەیەکی جێگیتر هەبێ بۆی کە ئامادە بێ بۆ خەو. وە کۆمەڵ ڕاهێنانی ترمان هەیە. ئێمە جۆڵەکانی یۆگا لە ناو یۆگای پێی ئەوترێ ئاسانە، کۆمەڵێک ئاسانامان هەیە. یەکێک لەوانە ئاسانەی پێوتر ئاسانەی کۆرپەلا یان ئاسانەی منداڵ کەوەی کە ئەتوانی هەر بە دانیشتانەوە قاچ بخەیتە ژێر خۆت و بەسەر ئەژنۆتا بکەوی بەم شێوەیە دوو دەست دەبێتە دواوە و سەرت دانەی چۆن مناڵی ساوە ئەخەوێ. ئەمە باشترینە بۆ کەسانەی کە بتوان خەوێکی خۆش بکەن، خەوێکی ئارام بکەن، یان ئەو شێوەی کە هەردوو دەستدانی لەسەر یەک و سەری خەیتە سەر و لەسەر دەم. ئەمانە بۆ ئەو کەسانەی کە کێشەی هەناسەدانیان هەیە و لەگەڵ یا بۆ ئەوەی کە تۆ بتوانی حتەتەن ئەگەر ئەم جەستەیە نەجوڵێ، ئەم جەستەیە جۆرێک لەوەی کە ئەو کەسانی کەم جوڵیان هەیە سایقی زۆرەکان یان لە ئۆفیسەکان زۆر ئەمێنەوە پێویستە جەستەیان بجوڵێ. بۆیە یۆگا ئیش لەسەر ئەوە کە کەوزە بات بۆ ماسوولکانە. هەموو جوڵێکی یۆگا جیاوازی ئەوەیە لەگەڵ وەرزش ئەم ماسوولکەیە وزەی لێ دەرەهێنی باشە، وزەیەکی زۆر سەرفەکەی، بەڵام لێ یۆگایە وزە ئەدەیتە ئەو ماسوولکانە بۆیە ئیسراحەتیان پێیەکەی، بۆیە ساغن، بۆیە دایمە پڕ ئۆکسسیجینن، پڕ پرۆتینن و تەنها کۆمەڵێک ڕاهێنان ئەتوانە خەوێکی زۆر باش بابەتەوە. لەگەڵ یا ئەمێوە بڵم کە یۆگا زانستێکی کردداری فەلسەفیە کە هیچ پەیوەندی بە ئاینەوە نییە و حەزەکەم ئەم ڕوونکردنەوەی خەڵک بیزانن بۆی کە بتوانن یۆگا بە چاوێکی وەکو چارەسەر، وەکو لایفستایلێکی جوان بۆ خۆیان دروستی بکەن. زانستێکمان هەیە کە زانستی پزیشکی کلاسیکی هندیە و پێوترێ زانستی ئایۆروێدا. ئایۆروێدا هەموو کێشەکانی تۆ چارەسەرەکە. یەکێک لەوانە خواردن، چۆن لە زمانە ئێستا هەیە کە ئەڵێ چی ئەخۆی تۆ ئەوەیت و لە یۆگاشە وایە ئەو کەسانی کە زیاتر ڕۆکخۆرن ئەتوانن خەوێکی باشتر بکەن. ئەو کەسانی کە خواردنەکانیان سادڤیکە، چونکە ئێمە سێ بەشمان هەیە لە ئایۆروێدا، سێ بەشی خواردنمانەیە: سادڤیک، تاماسیک و ڕاجاسیک. ئەم سێ جۆر خواردنە یعنی خواردنی باش و خواردنی مامناوان و خواردنی خراپ. یعنی بۆ نمونە زۆر خواردنی گۆشتی سوور ئەمە ئەچێتە ڕێزی ئەو خواردنی کە زۆر خراپە باشە، بەڵام زۆر خواردنی هەندێک ڕۆک وەکو شوید، وەکو
زۆر میوەیتر هەیە کە تۆوە ئەکات خەوێکی باشتر بخەوی خەوێکی ئارام بخەوێت و خەوێکی بە جۆرێک خەویکە هاڵێ هەستەکەم ساڵەکە خەوتوم ئەم قسەیە باوە لە ناو خۆمانەوە بۆیە بە شێوێکی کورتی ئێمە ئەبێ مرۆڤکەین بە سێ بەشەوە باشە یەکەمیان وزە ینی مێشک ئەو وزەی کە سەرچاوی تۆیە و دووەمیان لەشی تۆ باشە ئەم لەشە وە سێمیان ئەو هەستانەیە کە تۆ هەتا ئێمە پێگاتین لە هەست تۆ بتوانین ئەم سێ بەشەی ناو خۆت گرێبەی و تەندروستیانکەی و هەوڵبەی خواردنی باش بخۆی بۆی کە هەستی باشت هەبێ و بتانی کاتژمێر بە شێوەیەکی باش بەکاربێن لەگەڵ جەستەی خۆتە هەندێک جەستە هەیە کە پێویستە سعات دەبخەوێت هەندێک جەستی تر هەیە پێویستە سعات نۆ بخەوێت ئەن جەستە بۆ جەستە ئەگۆڕێ وەکو چۆن بەڕێستان باستان کرد کە هەموو خانەی کاتژمێری خۆی هەیە لە کۆتاییە ئەڵێم کە هەمووتان هیوادارم کە یۆگا بکەن چکە یۆگا تاکە چارەسەرە تاکە چارەسەری سروشتیە کە ئەتوانێ جەستەیەکی ئارام و مێشکێکی دەرونی جێگیر بۆ تۆ دەستنیشان بکە و هیوادارم کە هەمووتان باش بن.